منداڵێکی بچکۆلە لە سەدەی پێغەمبەری خوا هەبوو صلی الله علیه وسلم تێرێکی بچکۆلەی هەبوو هەموو جارێک تێرێکە و هی مناڵێکە و چ پەیوەندی بە پێغەمبەری خواوە هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو جارێکی بینی فەرمووی منداڵێکی بچکۆلە بۆی فەرموو یا ئەبا عومەیر ما فعل النغیر فەرمووی ئەبا عومەیر ئەو تێرەکەوت چۆنە چییەکە ئەخوێنێ باشە سەحەتی خواردنی چەند خۆشە چەند عەجیبە بەیانی هاتمە دەرەوە کە سەیرەکەم لەناو مەدخەلەکەیە دوو پشی لە ڕایان کرد خێزانم وتی ئەیە ڕۆ خۆم چوم خواردنم بۆ پشیلەکانی خۆمان کڕیوە کەچی مناڵەکەمان چوو بوو بۆ مەکتەب پشیلەی تری هی بە دەرگای بینی بوو بەزی پێیان هاتبوونەوە چوو بۆ خواردنی پشیلەکانی ماڵەکانی هێنابوو بۆ ئەوانی دانابوو ئەوانی هاتبوو لیانە خوارد مناڵەوە نازانێ ئەو بەزی هەیە ئەو ڕەحمی هەیە ئەو چۆن حەزەکات مامەڵە لەگەڵ خۆیان بکرێ ئەوە مامەڵە لەگەڵ خوار خۆیان ئاکات مامەڵەکەی وایە بۆیە ئەگەر بووکێکی بۆ بکڕیت نەچاوی دەرەکە نە قژی ڕاکێشێ نە پەلەکانێک کێشەی کاتە باوشی شیرێ داتێ ئیتیمامی پێ ئەدا ئەیشارێتەوە قسەی خۆشی بۆ ئەکات و دیقەت بە بزانە ئەو حیواری لە بینی منداڵ و لە بینی بکۆشوشەکەی ڕۆدا بزانە چییە ئەنجەتی یەگێ و مناڵە چەند هەستی هەیە چەند سۆزی هەیە چەند عاتیفەی هەیە هەتا ئەو حەددا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دا ئەبەزی بۆ ئاستی ئەوەی کە پرسیاری تێیرێک لە مناڵێ بکە خەر ئەکرێ تۆ پێغەمبەری خوا بیت و خوای گەورە وەحی بۆ ناردبیت و مەشغوڵی قورئان و مەشغوڵی سوننەت و مەشغوڵی ئامادەکردنی جێیش و بیت دانیشی ئەم قسانە بکەیت یعنی ئینجا هەستەکەی شتێک هەیە کۆدێک هەیە لە دڵی مناڵە بەس بەمە ئەکرێتەوە پاسوەردی تری نییە بە شەڕ و شۆڕ و لێدان و کوشتن و هەڕەشە ناکرێتەوە وەیە بێت زۆر عاقڵانە زۆر ورد لەگەڵ مناڵەکانە مامەڵە بکەین